22 ساڵ بەداخەوە 22 ساڵ تێدا پەڕێ بەسەر زیندانیکردنی ڕێبەری کورد ڕێبەری ئازادی نەکرد گەلی کورد ڕێبەری داواکاری ئازادی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێز ئۆزەلان تێدا پەڕێ لەو کاتێدا دەڵێن داواکارین لە ڕێکخراوە ناودەوڵەتەکان مرۆڤ دۆستەکان ئازادی خوازانی ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەوروپیەکان داوا دەکەین بەتایبەت هێزەکانی باشووری خۆمان دەسەڵاتەکانیان بەکاربێنن بۆی گوشار بخەنە سەر دەوڵەتی فاشستی تورکیا کە بەڕێز ئۆزەلان ئازاد بکە چونکە بەڕێز ئۆزەلان نەکرد داوای ئازادی مافی گەلی کوردەکە بەتەنیا داوای تەواوی ئازادی مافی گەلان دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو گەلانی کە لەژێر دەسەڵاتی گەلە سەردەستەکان و دەوڵەت سەردەستەکاندا دەسەوسێنرێنەوە بۆیە جێگای ئەسەفە مرۆڤێک ئەوەندە بە بەرزی بڕوانێتە ژیانی مرۆڤاتی ژیانی ئینسانیەت 22 ساڵ لە زینداندا دەبێ بەڕاستی کاتی ئەوەیە گوشارەکان سەر بکرێنەوە بۆ هەموو لایەک بۆ ئەوەی کارێک بکەن ئەو گۆشەگیری بە تایبەتی گۆشەگیری نەکە زیندانیکردن بەس و گۆشەگیریشی تۆند هەیە لەسەر بەڕێز ئۆزەلان کاوە ینی پێشەکاری مافی مرۆڤە وێڕای پێشەکردیان گرتنەکە کە پێشەکاریشی گەورەی مافی مرۆڤە گۆشەگیریەکەی هەم تاوانێکی زۆر گەورە دەرهەق بۆ ئۆزەلان داواکاریشم ئەوەی لە خەڵکی کوردستان بۆ ئازادی سەرۆکاپۆ سەر شقامەکان بگرن کۆڵ نەدەن بۆ ئازادی سەرۆکاپۆ کە لە ساڵی داهاتوو 4 نیسان لە ناومان نابێت ژنانی چەکدار کرد ژنانی هێنا ناو شۆڕشەوە ئەو ڕێگاییدا بە ژنان کە چەک هەڵگرن و ڕوبە دوژمنان بۆ مافەکانی خۆیان بۆ مافیان لە کوردستانە شۆڕش بکەن پەیامم بۆ ژنانی کوردستانەوەیە کە سەر شقامەکان هەروەها کە ئەو ڕێگایی بۆ ئێمە ڕەخساندووە کە چەکدار بین و لەسەر مافەکانی خۆمان هەڵسین بینە دەنگ داواکاریم ئەوەیە لیان کە سەر شقامەکان لە تورکیاوە بیگرا لە چوارپاچەی کوردستانەوە بیگرا بێنە سەر شقامەکان و داواکاری ئازادبوونی سەرۆکاپۆ بن و هەروەها زیندانیانی سیاسی سەرۆکاپۆ تەنها مڵشی گەلی کوردنیە بەڵکو لە هەموو نەتەوەکاندا یعنی جێدەستی دیارە ینی هەموو دنیا سەلماندوێتی کە سەرۆکاپۆ کەسێکە یعنی شانی ئەوەیەکەوە پشتیوانی لێ بکرێت و بە تایبەتی ئێمە داوا لە هێزەکانی باشوور دەکەین کە ئەوان دەستێکیان هەیە دەستی هاوکاری و درێژ بکەن و خاوەندارەتی لێ بکەن لەبەرەوەی ڕزگاکردنی سەرۆکاپۆ دەتوانم بڵێم ڕزگاکردنی هەموو کوردە بۆیە ئێمە داوا دەکەین لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو کوردانی دنیا کە خاوەندارەتی لە سەرۆکاپۆ بکەن و ڕزگار بکرێت و ئەگەر بێت و بە ڕزگاکردنی سەرۆکاپۆ هێناندەری لە زیندان ئەو کاتە دەتوانێت ئازادیێکی تەواو بە هەموو گەلی کورد بکرێت. عەبدوڵڵا ئۆزەلان 22 ساڵە لە زیندانە لەژێر ئەسکەنجەی دەوڵەتی تورکە پێویستە بە زووترین کات عەبدوڵڵا ئۆزەلان ئازاد بکرێ و وەیەکێکە لە تاکە سەرکردەکانی کورد کە برەوی زۆر بە مافی ژنان داوە لە هەموو بارەکانی سیاسیدا تاکە سەرکردە بۆ بەڕاستی ینی ئەو ئازادی و برەوی کە ئۆزەلان بە ژنانی باش بە هەر چوار پارچەی کوردستاندا هەتا ئێستا هیچ سەرکردەیەکی کورد ئەوەندە داکۆکی لە مافی ژنان و ژنان نەکردووە.